في غمصة صمد فرمي من جاءكم ترضون دينه وخلقه فزوجوه. أجر لفركات أفراد سبياو يعني إنسان لو تجنديني خزانة شبيك ديني زوريتي مناوش ديبي لسه تربية الإسلام بيخوي بكا أو باشتن خزانة بلان أما إيما يستكس سري وشتناكا حسب وشتناكا سري زوانا كده كان وعائلة شفينانا بنا بانجا بس وشتانا بيسنا كذا دين زور غلطة طبعا كذا دين أخلاقنا بس والله بالنسبة أويك رجاي زير بابرين لمالي بوشي كداول زاوي دكان بالنسبة كبابرين هتا زور تربي جيران تربي جورة تربي زاوانات واني بيتنا بروسي هاوسر جيري يعني يسألون من كابرا جنزش كروش زور برزي باشا احتمال إمكانيتك 15 مسقالي هبي 10 مسقالة 20 مسقالي هبي بس ككدرين 15 مسقال كم ترنابي 6 مسقال كم ترنابي أو قناعات مو بازرگانی كردنا ببوك بازرگانی كردنا كلو ببوك لبروي داك وبابي كتسكي دانيو كتسكيان بفروشن يان واتي بجن أتا زير جرانتر أو مجتمعي كردي أو غلطي هي هتا زير جرانتر بكابراي دكا كوكو بون دكا وهذا زاني زياتر قدري دقريان وهذا زاني بعام أفرد بيوايا أجر كتسكي بشيز مسقالي بري كرد بكرديكي يكش كنابي بحفتاي بري كرد بي دبي ببنزاي بري كرد بي يعني أو حسادة ديش لقى الريز ملو خوش كانوا دايكان أو حسادة زور زورة يستعدوا دبيني ببنزاي مسقالي ميردي كرديا بيكاتينا درينا بنزا مسقال كم نبلو كتسكت دبا هشتات بي بكر بها زاوا هردي كري هردي وي يعني أو قصي شنو جنان يستاك كاريجري بس زواجي جنزان هو والله براس أما وكو إلا ناو لبازاري قيسري إجدكن إشمان أفرتانية 15 سار ناو إشينا 100 أورو بالريال هموي لرست أفرتانا والله كاك جيان بياوا بابي كتيا مامتي خالتي بس لا دورو تمشي موضوع كيدا كان آخر دقة دين وباس يويدا كان درين كاكا بيك هاتن جنا كان لبنو هموي بيك هموي قصيدا كان هموي بيك دينن أو زدوا برسا خسواني بكابراي دكان باشا بيم بڵێ هیچ گەنجێک هەیە هاوڕێیەک ناسیاوێک ئێستا بۆیەوەی کە بار و گوزەرانی یعنی قورزە بێگەر بێت و ژن بێن یان مارەیەکەی پێداوی نەکرێت هاوسەرگیری ئەنجام نەدا والله خەڵکانەشی زۆر نەکە برادرم ئێستا برادری زۆرم هەیە زۆر جارێن ڕۆژانە قسەیان لەگەر دەکەم یان ماوەدەیان بینم دەرێن وڵی عەزمان لێ ژنی بین یعنی شتەکە هەم شەرعیشە هەمیش کابرا لە خۆی دەحەسێتەوە دەستە مارەشی نوێ بەستەم شارەکەی ئەوڕۆ بەعام یعنی شتەکان ڕەبتە بە یەکتری لۆ نمونە مەعاشە موچەیە ئەوانەی کە مەعاش کە نادرێ گەنجەکە دەبینی کارمەندەکە لە جێشی داوام دەکە یان مامۆستایەکە یان مۆزەفەکە یان میمەیە موچەی لە حکومەتی کە وەردەگریتن مەعاشەکەی ئەوەندەیە کە بەشی بژێوی ژیانی دەکا یعنی لەوانەیە جاران بیتوانی بە پاشەکەوتەشی بکە لە بابرێن لە حیسابی پارەکەی خۆی بابرێن ئەگەر 800,000 و 700,000 وە شتەشی دابیم کرد بە لۆ ئەوی کە پرۆسی هاوسەرگیری پێک بینیتن بەڵام ئێستا 120ەکە هەر تەسیری کردیە یعنی ئەو پارە بڕینە و ئەو پارە موچە نەدانە و ئەو بێبازاریە و ئەو وەزعی کە ئێستا لە عێراق دەگوزارێت کە خۆش نییە کەس بەتەمای خۆی نییە ئەوەی ژنیشی هەیە ئەوەی ژنیشی هەیە ئێستا بەتەمای خۆی نییە ئەوەی بەعام هەموو لە چنی فەقیری دەدا ئێمە با بشینەوە سەر بابەتی زێر دەبێتەوەی خۆشبەختی ئینسان یان چ شتێک دەبێتەوەی خۆشبەختی نێوان کوڕ و کچێک کە دەیانەوێ هاوسەرگیری ئەنجامدا وڵی ڕاستەکەی ئەمە دەڵێن ئەگە پارەت هەبی زۆر شتەشی باشە بەس مانایوەنی ئەگە پارەت نەبوو کەواتە شتێکی خراپە بەس مجتەمەعی خۆمان باز دەکەین لە کوردستان ئەو ڕۆ هەمووی بوویتە بەرژەوەندی یعنی ئێستا دەبینی هەرچێ بتوێ ژنی بینیان کچەکەی مێردی پێ بکە ئیلا دەبی وەسیلەکە بستە بینیان یعنی هەتا زێری باشتر لێ بکڕی هەتا پارەی زیاتر لێ سەر بکە ئەوە بینەکەیان دەبتە بەرژەوەندی نابتە خۆشەویستی و تەبایی جاران وا بوو ئێستا پێک ڕازی بوونە داکوبابەکان لەسەر مادەکان زۆر ئیشان نەکردیە بابرین هەردوو لە ڕازی بوون و ژیانیان زۆر بەختەوەری خۆش بووە و زۆر لەگەک تەبا بوونە ئێستا لەبەرەوەی بوویتە بەرژەوەندی و لەبەرەوەی پارە هاتەنەوە مۆزوعەکەی هەموو کە بەرژەوەندەکە نما زێڕەکە نما پارەکە نما بەرژەوەندەکە نما ئەوجە بەلدی دروست دەبی بەدیل چییە کابرا تەمشارەکە ئافرەتەکەی خۆی خۆشویستە تەمشارەکە ژنەکەی لەبەوەی پارێکی باشی لۆ سەرف کردیا یان زێڕەشی باشی لۆ کڕیا بای پارەکە و بای ئەوکەی قیمەتەکەی وا دەزانی قیمەتەکە لە زێڕەکەیە واقعی ئەگەر نەما ئەو بەرژەوەندە کاڵ دەبتەوە بەدیلیش زۆر بووە ئەو تۆڕە کۆمەڵەتیانە خێزان بەو شتە هەردەوەشێتەوە